سوێن بەخوا سوێن بەخوا هەرچی گوناحی ئەو دنیاە بیکەی احتیمالیە ئەکرێ خوا لێت خۆش بێ ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای گەورە فەرمی ئەکرێ خوا لێت خۆش بێ بە شەو نوێژێ بە نوێژێ بە یارمەتیدانی فەقیرێ بە جومعەیەک بە جەماعەتێک بە دوعایەک ئەکرێ خوا لێت خۆش بێ. بەڵام سوێن بە ڕەب العالەمین سوێنێ بخۆی بە شەرەفە بە ناموسە بە گۆڕی شەهیدانە بە سەری باوکە بە خاکە بە نیشتیمانە کورە بە پیرۆزیەکانە وەکوی کە خۆ دێڵی تۆبەی لێ نەکەیت و نەڵی لا ئیلاهە ئیلا الله بە تاوانی گەورە لەسەر حسابە خوا لێی خۆش نابێ ئیلا ئەبێ بیچێژی و سزایی کێواڵێ إن الله لا يغفر أن يشرك به چونکە شیرکە سوێن خواردن بە غەیری خوا. من حلف بغير الله فقد كفر أو أشرك ئەوەی سوێن بە غەیری خوا بکە کوفری کردووە یا شیرکی کردووە لێت خۆش نابێ خوا بڵێ لا إله إلا الله کەفارەتەکەی ئەوەیە. إن الله لا يغفر أن يشرك به خوا لێی خۆش نابێت. شەفاعەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ناگرێتەوە